لیوا مەردان چاوشین فەرماندەی میحوەری حەمرینی هێزی پێشمەرگە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە داعش هێزی ڕەوانەی گوندەکانی سنووری حەمرین کردووە و شەوی ڕابردوو بۆ ڕاوەدونانی هێزەکانی داعش ئۆپەراسیۆنێکیان ئەنجام داوە. هێزێک بە فەرماندەی ڕای جەلیل سەر بەحیرەکەی گرت و هێزی دووەمی سەعات 4 ئێمە پێشڕەویمان کرد بۆ ناو دیەکە و خەڵکەمان کۆ کردەوە. بەڕاستی ئەوان پێش ئێمە بە سەعاتێک لە بحیرە پەڕیبوونەوە بە بەلەم دووبارە. ئەمە ئەوە ناگەیەنی ئەم ناوچەیە خەرخراوە، چکم ئێمە لە محوەری قەرەتەپە هەر لە سەروبەندی شەڕی داعشەوە ئەم ناوچە بەو فراوانی کە پێشتر باسم کرد شەڕێکی زۆر سەختمان کردووە بەبێ ئەوەی کۆمەک و دەعمی نێودەوڵەتی لەگەڵ ئێمە هەبوو بێت یەک تیاری هاوپەیمانان بەسەر ئاسمانی ئەم شەرگەی ئێمەدا تێپەڕی بێ. ئێمە ئەوەی کە کردومانە هەموو لەسەر ئەساسی بڕوابوون بەڕەوایی ئەو شەڕە کە ئەو شەڕە شەڕێکی نەتەوەیە شەڕێکی نیشتمانیە ئەو ناوچەی کە ئێمە شەڕی لەسەرەکەین بە بەشێکی دانەبڕا و حەقیقی و دروستی خاکی کوردستانی ئەزانین. فەرماندەی میحوەری حەمرینی هێزی پێشمەرگە ئاماژەی بەوەش کرد ئەو چەکدارانەی داعش کە هاتوونەتە حەمرین مەفرەزەی گەڕۆکن و ئەو مەفرەزانە سوودیان لە بۆشایی ئەمنی لە ناوچەکەدا وەرگرتووە. ئەمەی کە ئەچن بۆ حەویجە ئەمە زۆر ئاساییە، ئەمانە چەکداری گەڕۆکن، ئەمانە مەفارزی پارتیزانین. مەسەن 5 ڕۆژی تر لە حەویجەن، 4 ڕۆژی تر لە کانیماسی و لە منتقەی نەوتخانەن، هەفتەیەکی تر ئەچنە مووسڵ و ئەچنە سنسل و شارەبان و ئەو زۆنگاوانە خۆیان قایمەکەن. ئەمانە مەفارزی پارتیزان و گەڕۆکن و شوێنێکی کراوەشەیە. مەسەن ئێستا تۆ لە خۆر ئاوای قەرەتەپەوە کە ئەڕۆی بەوادی غوزدانە ئەچی بۆ سنێدج و شنشال و تەلشەرەفەکان و ئەپەڕیتەوە لەوێ لە سەرحەو مەرحەوە پەرتۆ هەموو ساحەیەکی کراوەیە لە بەردەم تێروستانی داعشە کە سوپای عێراق ئەو بازگۆخاڵە ئەمنیانی کە دایاناوە زۆر لێکەوە دوورن. هەر چ جای ئەوانەی ئێمە شەروا کە دامان ناوە ئێمە ناتوانین من قەت پێشتریش لەم کەناڵانەی ئێوە کە قسم بە ڕاگەیاندەکان کردووە قەت نەمانوتووە ئەم داعش کۆتایی هاتووتمانە داعش وەکو هێزێکی شەڕکرد بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان کۆتایی هاتووە، بەڵام داعش لەبەرەوەی زادە و پێکهاتەی مانەوەی بەشێکی لە هاوڵاتیانی عێراقیە کە خۆی لە ناو ژینگە و جۆغرافیای سیاسی سونا ئەدۆزێتەوە هەتا ئەو کێشە و مەشاکرانە بێت داعش دەمێنێت شتێکی تر بۆ ئەوان دروستە بێ، بەڵام داعش ئەوان ئەو ژینگەیە کە ئێستا هەیە ئەو زوڵمەی کە ئەوان هەستی پێەکەن پەراوێز خراون ڕەنگە داعش ئیسیفادەی لەوە کردی. دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە لیوا مەردان چاوشین تایبەت بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە چەکدارەکانی داعش کە هاتوونەتە حەمرین هەمان ئەو چەکدارانن کە لە ناوچەکانی تری عێراق تێکشکاون. ئەم مەفرەزانەی داعش ئەم لەو هێزانن کە لەو شەڕانەی کە تێشکاون دیارە تۆ هێزێکی سەربازی کە لە ڕووی سەنگەربەندی و سەنگەرسازیوە لە ڕووی شەڕی بەرەیەوە شەڕی بەرەی هەیە کە ئەشکێ ئەو هێزە زۆر ئەبێەوە مەودای چالاکی ئەو هێزە تەسکە بێتەوە ئەبێ هێزەکانیان بڵاوە پێ بکەن. ئێستا ئەوان هێزەکانیان بڵاوە پێکردو بۆ منتقانە. پەیدابوونەوەی چەکدارەکانی داعش لە حەمرین هاوکاتە لەگەڵ کوژرانی ژمارەیەک کەسایەتی عەرەبی سوننە لە گوندەکانی حەمرین کە داعش بە کوشتنیان تۆمەتبار دەکرێن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.